سەبارەت بە هەموو چەکانی سەرۆکی هەرێمی کوردستان و سەردانەکەی لە تاران وەک پێشتر ئاماژەمان پێیا بەڕێز ئەنوەر حوسێن چاودێری سیاسی لە ستۆدیۆ میێنوانە کاگەنوەر سپاس کە ماندووبی لەگەڵمان مایتوانێ گوێ بیستی وتەکانی سەرۆکی هەرێم بووی لەگەڵمانە لە قسەکانیت چیت بەدیکرد هەستەکەی دەرەنجامێکی باشی لە کۆبوونەوەکانە لەگەڵ شاندەکەی بەدەستێنادن لە ڕاستیە قسەکانی جوان و باش و دیبلۆماسی بوون و بە نەزەری من هەموو شتێکی نەوت و لە هەمان کاتیشا بوو مەسەلەن هاوتاکەی لە کۆماری ئیسلامی ئێرانیش لە پرس کۆنفرانسەکە لەگەڵی بوەستایە مستەمزین ئەوان ڕێیان چیەوە چیانوتووە بەداخەوە کە ئەویان نەکردووە. زانی لە پێشەوەی کە من قسە لەسەر پرس کۆنفرانسەکەی جەنابی سەرۆکی هەرێم بکەم بە نەزەری من لەم سەردانەیە کە زۆر گرنگە بۆ دەلیلی کە هەموو وەفدەکەی ئێرە هۆمۆجینە ینی متەنەوعەکە یەکێتی و گۆڕانیشی تایە دەلالەتی خۆی هەیە بە تایبەتی کە جەنابی شێخ جعفەر هەیە و نوەک و نوێنەری یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەرۆکایەتی هەرێم و لە هەمان کاتیشا خودی نێچیروان بارزانی وەکو پیاەک ناسراوە کە دیبلۆماسی و لەگەڵ هەموو لایەنەکان نەتوانێت دەور و نەخشی هەبێ و نەتوانێت گرێکوێرەی کێشەکان بکاتەوە. وەلەوانش گرنگتر بینینی ڕابەری کۆماری ئیسلامی ئێران بەڕێز خامنەئی بۆ خۆی زۆر گرنگە کە بە تایبەتی دوو قۆڵیش دانیشتون بەبێ وەفدەکەی تر. لە ڕاستیە بەڕێز خامنەئی لە ماوەیەکی زۆری ڕابردوودا مثلەن لەسەر ئاستی دۆستەکانی لە منتقەکەیە پێشوازی لە ئیسماعیل هەنیە کردو، پێشمایی لە حەسەن نەسڕوڵڵا کردو، پێشوازی لە زۆر لەم سەرکردانە کردووە کە بە دۆستی خۆیان ێزان لە منتقەیە بۆیە ئەو دانیشتنەش بە نەزەری من زۆر گرنگە واتوانێ کرۆکی سەردانەکەی وەفدەکەی هەرێمی کوردستان بۆ ئامانجانەی کە چووە بەدەستی بێنێ. بەڵام وەفدەکەی هەرێمی کوردستانەوەی کە جەنابی سەرۆکی هەرێم خۆشی وتی ئەوان ماوەیەکی زۆرە خەریکی کۆکردنەوەی دۆستی و فایلەکان. بە نەزەری من ئەوەی کە پێشتری نووسیومە سەرۆکی هەرێم فایلێکی سپی پێیە کە ئەم فایلانە بە نەزەری من کۆمەڵێک مەلەف و ئەجەندای گرنگی لە خۆ گرتووە یاتوانم بڵم 4-5 مەلەفی گرنگی لە خۆی گرتووە. کاک ئەنوەر مەلەفی گرنگ لە هەرێما کوردستانێنکە هەڵبژاردنن لێ سەرۆکی هەرێمت بشت وەک بابەت ئەتناوە جڤنێت مەدانا هاتیە بەحەزکردن تصورات پشتی بێ سەردانی دێت تشتێکی بابەتی هەڵبژاردنە ئێتا گوهارتن یان پڕاستیش دوێکی خۆت. ویستم باسی ئەم 4 مەلەفە بکەم لە ڕاستیە سەرەتا قسەکانی وای وت کە وتی باسی ئەو هەڵبژاردنەمان نەکردو بەڵام لە ناڕاستی قسەکانی وتی ئێمە داوامان لە هەموو لایەنەکان کردووە کە هاوکارمان بن پشتیوانمان بن بۆی کەم قەیرانە تێپەڕێنین و ڕاستە من تاریخی هەڵبژاردنەکەم نەگۆڕیوە بەڵام ناشمەوێ ماڵی کورد و هەرێمی کوردستان لەمە زۆرتر تێکچێکم بەسی زۆرتر پارتی دیموکراتی کوردستانە حیزبەکەی خۆیەتی کە مخالفی هەڵبژاردنەیە وەکو پێشتر وتویانە بایکۆتیان کردو. بۆیە بە نەزەری من ئەم سەردانە من لەگەڵ ئەوپەڕە ڕێزم بۆ بۆچوونەکانی جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان کە ئەمەی نەوت بەڵام ئەم سەردانە بەبێ بەحسی پرۆسەی هەڵبژاردننی هەرێمی کوردستان نەکراوە ناکرێ نابێ گرنگە زۆر گرنگە و لەبەرەوەی کە سەرۆکی هەرێمی کوردستان خۆی مەرسومێکی ئیمزا کردووە وەکو سەرۆکی هەرێمی کوردستان ئێستا حیزبەکەی خۆی مخالفە ئەمە گرفتی بۆ دروستەکە بۆ سەرۆکی هەرێم و بۆ هەرێمی کوردستانیش کە خۆی وتی ئەمە خەمخۆری هەرێمی کوردستانی کێشەکان بۆیە سەردانەکانی دووسێجاری ڕابردووی لەگەڵ بەغدا بەشێکی گرنگی پەیوەندی بەمەوە هەبووە و ئەسڵەن کەیسی موچە و بجێ خست بۆ پەراوێزەوە ئەم کێشە گرنگە و ئەوەندەی خۆشی وتی لەگەڵ سەرۆکوەزیران و لەگەڵ سەرۆک کۆمار و لەگەڵ پێکاتەکانی تر هەمیان لەسەرەوەن کە هەلێک بدۆزرێتەوە ئەم هەڵبژاردنە تاخیر بکرێت تا پارتی دیموکراتی کوردستانیش ڕازی بێ بەشداری هەڵبژاردنەکان بکە. اینجا ڕەنگە ئەم هەڵبژاردنە هەفتەیەک دوا بخرێ مانگێک دوا بخرێ یان ئەوەی کە بۆ چوونێکەیە کە بکرێتە گەڵ هەڵبژاردنەکانی و نۆڤەمبەری 25 لەگەڵ هەڵبژاردنەکانی حکوومەتی عێراقی. بەڵام ئەم مەلەفە هەرچی چۆنێک تاوتوێ بکرێ ڕەزامەندی کۆماری ئیسلامی ئێرانیشی لەسەر بێ بە فشار لەسەر حکوومەتی ناوەندی ڕەزامەندی لایەنە سیاسەکانی عێراقشی لەسەر بێ لە هەمیان گرنگترە بێ ڕەزامەندی یەکێتی نیشتیمانی کوردستانی لەسەر بێ چونکە بەبێ ڕەزامەندی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەی کە نیوەی پرۆسەکە پەکیەکەوێت نیوەکەشی بەڕێوەچێ. بۆیە ئەمە بە نەزەری من کە بۆ خۆم باوەڕم وایە یەکێتی نیشتیمانی کوردستان درکی ئەم معاناتی سەرۆکی هەرێمی کوردستانەکە. بۆیە سەرۆکی هەرێمی کوردستان وەکو وڵاتێکی کاریگەر کۆماری ئیسلامی ئێران کاریگەری لەسەر ناوەن لەسەر عێراقەیە و خۆتان نەزان لە عێراقەوەی کە عێراق ملمانەکانی عێراق قوڵترەکاتەوە و سیستەمی سیاسی عێراق بڕێوە بە وڵاتێکەکانی ئەمریکا و ئێرانن. بۆیە
هەرێمی سەرۆکی هەرێمی کوردستان پاش سەردانەکانی بۆ بەغا پێم وایە پاش دانووسانە نهێنیەکانی لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە پشتی پەردەوە کراوە ئەم سەردانەی بە گرنگ زانیوەکە یەکەم کۆماری ئیسلامی ئێران دەخالەت بکە یەکێکیانەوەیە کە فۆرمێک ئەڵتەرناتیڤێک بدۆزنەوە لەگەڵ حکوومەتی عێراقی کۆمیسیۆنی هەڵبژارنەکان بە شکڵێک بێت کە پارتی دیموکراتی کوردستان قەنەعەت پێ بکەن و یەکێتی نیشتیمانی کوردستانی ڕازی بکەن بە جۆرێک بە خاتری بەرژەوەندێ باڵاکانی هەرێمی کوردستانە بە خاتری تێکنەچوونی پەیوەندیەکانی یەکێتی و پارتیە ڕەنگە بە خاتری سەرۆکی هەرێمی کوردستانیش بێ ئەم کەیسەیەک لاکەنەوە بۆیە کۆماری ئیسلامی ئێران لەم مەسەلەیە ڕۆڵی گرنگی هەیە و دەخالەتی هەیە و پارتی دیموکراتی کوردستان و با بڵێم لە ماوەی ڕابردوودا چەند لێدوانێکیان داوە کە کۆماری ئیسلامی ئێران لەم لێدوانان نیگەران بۆ ئەم تویانە کە دیزاینەکەی لە ئێران کراوە هەڵبژارنێکە دێ ئێستا ئەو بابەتەشخوا دیزاین ئیران هات بتەکردن نوکە چۆنی ئیرانێ هیچ بەحس ژە هەڵبژاردنان نەکرد بێت چاوەچی بێت چاوە لەگەڵ دیزاینکەری ڕۆیشت نەخوارێنی مەسەلەن ئەم قسانە لە بەردەمی دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی ئێران هەیە کە مەسەلەن ئێمە دیزاینمان کردووە کەواتە ئێمە توانین دەور و نەخشمان هەبێ ڕۆڵمان هەبێ و بۆیش نزیروان بارزانانی ئەچێتە ئێران لە بەرەوەی پەیوەندیەکانی نزیروان بارزانانی و کوتم لەگەڵ لایەنەکان و بە تایبەتی لەگەڵ کۆماری ئیسلامی پەیوەندێکی دۆستانێ بۆیە ئەم مەلەفە زۆر گرنگە بە تایبەتی بە خودی سەرۆکی هەرێمی کوردستان وەکوتم تووشی ئەحراجیەکە بۆیکە یا تووشی کێشەی زۆرترێکە خاڵی دووهەم لەو مەلەفە سپیە کە بە وەفدەکەی هەرێمی کوردستانە مەسەلەی کۆتایی هێنانە بەو بردومانانەی کە کۆماری ئیسلامی ئێران تۆمەتبارەکرێ لەلایەن مقاومەی ئیسلامی و لەلایەن گروپە چەکدارەکانەوە دوو جار بردومانی دوو ماڵی سەرمایه‌دار کراوە کە دووجار نزیک بوون لە پارتی دیموکراتی کوردستانەوە 8 جار بردومانی فڕۆکەخانەی هەولێر کراوە 10 جاریش بردومانی فڕۆکەخانەی هەری کراوە هەموو ئەمانە لە ناوچەی زەر بوون و مەسجێک بوون کە ئێران داوێتی بە پارتی دیموکراتی کوردستان و نەشی شاردوێتەوە هۆکارەکەی چێت میدیا ڕسمیەکانی ئێران وتویانە بۆ ئەمە خاڵی دووەمە خاڵی سێهم ئەم سەردانەوە نەچیروان بارزانی ئێوێ دیسانیش لەو قەیرانانەی کە لە نێوان هەولێر و بەغا سەری هەڵداوە لە پرسی بوجە و موچە و بڕیارەکانی دادگای فیدرالی کە دیسان زۆرتر فشارەکان لەسەر زۆنی سەوزن کەویش باگراوەندی خۆی هەیە نەچیروان بارزانی ئێوێ ئێران کۆتایی بەمانە بێنێ ینی دەخالەت بکە کە ئەم کەیسانە بەلادا بخرێەوە مەسە کێشەی ئەو خۆشی باسی کرد ینی کێشەی موچە نەبێتە سەردێڕی هەواڵەکانی ڕۆژانێک ئێستا بووە ئەوێ کۆماری ئیسلامی ئێران لەم بارەوە دەخالەت بکە و فشار بکە لەسەر حکوومەتی عێراقیان میانگیری بکە بۆی کە کۆتایی بەمانە بێ بە نەزەری من ئەمانە خاڵێکی تریش لەم فایلە سپی بەڕێز نێچیروان بارزانانی پرسی پارتی کرێکارانی کوردستانە وا بڕیارە لە مانگی داهاتووە دەوڵەتی تورکیا هێرش بکاتە سەر پارتی کرێکارانی کوردستان بە تایبەتی لە ناوچەی گارە و وا بڕیارە هێزێکی سەربازی زەبەلا 70 تا 100,000 سەرباز و بە بەشداری هەندێک لە هێزەکانی سووریا کە مرتەزەقەیەون بێنێنێت دەخالەتیان پێ بکات لەم شەڕانەیە و ئەمە کاریگەری لەسەر هەرێمی کوردستان هەیە و کاریگەری لەسەر منتەقە هەیە پێم وایە نێچیروان بارزانی بزانێ ڕۆڵی ئێران لەم بارەتەوە چییە ئەمانە ئەو مەلەفانن کە ئەم داوایەکە بەڕێز سەرۆکی هەرێم بەڕێز نێچیروان بارزانی و وەفدەکەی هەرێمی کوردستان داوایەکە لە کۆماری ئیسلامی ئێران بەڵام ئەم داوایانە و ئەم داوایانە دەرەنجامی چییە دەرەنجامی کۆمەڵێک کردارە کە ڕووی داوە و کۆماری ئیسلامی ئێران لەم بارەیەوە فایلێکی سووری پێەیە کە پێی وایە ئەمانە تهدیدن لەسەر ئەمنیەتی و خەتەرن یەکێکیان مەسەلەی توزاو خۆمەوە ئیسراحەتی خۆت هەتا ئاوەکەتە خوبام ژێک پرسیارت لێ بکەم بۆی لەو بابەتە ئابێرت نەچێتەوانێ بۆستینە سەرەوەی کە ئێران ئەو هێڵە سوورانە چێکە لەگەڵ هەرێمی کوردستان لە بەرامبەرەوەی کە نێچیروان بارزانی لە ئێران و ئەم بابەتانی کە ئێڵی کاریگەرە باز دەکا خۆت لە قسەکان تاوتە دوو جەمسەری کاریگەر هەیە بەسەر ناوچەکۆ ئێران ئەمریکا سەرۆکی هەرێم لە ئێرانە بەڵام بیرمانە چه حیزبە ڕکابەرەکەی سەرۆکی هەرێمیش و پارتی دیموکراتی کوردستانی کێتی نیشتیمانی کوردستانە بافڵ جەلال تاڵبانیش لە ئەمریکا ئەمایان چۆنە ئەوە زۆر ڕاستە و پێم وایە لەم بابەتە شەو پەیوەند ئەم سەر دوو سەردانە تەوقیتەکانیان و پارادۆکسی ئەوانە یەکیان بۆ واشنگتۆنێکیان بۆ تاران پێم پەیوەندی بە هەموو ئەم کەیسانەوە هەیە یەکێتی نیشتیمانی کوردستان پێشتر پێم وایە ئەمەی لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران تاوتوێ کردووە کە ئەو ئامادەیە بۆ هەڵبژاردن و تەنانەت لە زۆر کەیسیش کە کێشەی دروست کردووە لە نێوان هەلێوەرە بەغا یەکێتی نیشتیمانی کوردستان ئەڵتەرناتیڤی پێ بووە مەسەلەن
ئەگەر موچە بجە ئێمە داهاتەکانمان تەسلیمی عێراق بکەین بوچە موجە حل ببێ ومثلا ئێرانی ژەمی و تۆخودی ئەمریکاش ئەمەیەوێ یعنی لە زۆر کەیسا تەرحەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان تەرحێکن هەم تاران و واشنگتن قەنەعەتیان پێ کردووە و هەر ئەمڕۆ سەفیری وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لەگەڵ بەرپرسانی دادگای عێراقی و دادگای فدرال کۆبوونەوەی کردو کە دیسانیانەوەی حەلێک بدۆزنەوە بۆ بابەتە بۆیە پێم وایە یەکێتی نیشتیمانی کوردستانش خودی جەنابی بابڵ تاڵبانیش ئەوێ مەسەڵ وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا سەرنجەکانی بزانێت لەم بابەتەوە و پشتیوانیەکانی چیە و جگە لەم بابەتانە بە نظری من غازی کۆرم و ڕیش بابەتێکی زۆر گرنگ و حساسە چ لە ئاستی نێودەوڵەتی لە نێوان مۆسکۆ و واشنگتن ململانەی لەسرە و چ ئاسی ناوچەی لە نێوان تورکیا و ئێران و چ ئاسی ناوخۆیش لە نێوان نیشتێتی و پارتی ینی بابەتێکی زۆر زۆر حساس و گرنگە سێ زۆنی فراوان جا بۆیە ویستم ئەوەش باسکەم بەڵام گرنگترین ئەو مەلەفانەی کە لە فایلی سووری کۆماری ئیسلامی ئێران هەیە داواکە لە هەرێمی کوردستان یەکیان مەسەلەی ئەو ڕێکوتنەیە کە جەنابی سەرۆکیێرەم خۆشی باس کرد ڕێکوتنێکی ئەمنی لە نێوان هەولێر و بەغدا و تاران ئیمزا کراوە لە پارساڵەوە لەو ڕێکەوتنامەیە داوای داخستنی کەمپەکانی کۆمەڵەکان جێبەجێش کرا حزبی دیموکرات و سازمانی خەبات و پەژاکیش ئەمان ناکرێ بەڵام ئەم ڕێکەوتنە کۆماری ئیسلامی ئێران پێی وایە جێبەجێ نەکراوە یەکیان ئەم هێزانە هێشتا چەک نەکراوە پێی وایە جێبجێ نەکراوە یان ناڕازیە لە جێبجێکردنی نەخێ پێی وایە جێبەجێ نەکراوە لە سنووری سلێمانی زۆری نیمان بینی کە ئیترشانانە چۆڵ کراوە تەنانە شاندی ئێرانی ژاتن بۆ بینینی واقعەکە کۆماری ئیسلامی ئێران لەڵێ بەمانە چەک بکرێن لە کامپێکا دانرێن کە بێچەک بن خاڵی دووهەمەوەیە گەمارۆی میدیاییان بخرێتە سەر کە بە نظری من ماوەی دەستی پێ کردووە سێهەم ئەمانە ئەبێ یان لە کامپا بنیا بنێرنە وڵاتی سێهەم و داوای نزیکەی چل لە سەرکردەکانی شانەکە کە ڕادستیان کرێن کۆماری ئیسلامی ئێران پێی وایە لەم بابەتەوە ئەمانە جێبەجێ نەکراوە بەڵام ئەوەی کە بەڕێز سەرۆکی هەرێم وتی میکانیزمێکی تازە ڕێکەوتنێکی تازاکەین و ڕێگا نادێن ئەم هێزانە پەلاماری ئەو وڵاتە بن ئەمە بە نظری من سەرەتایەکی ڕێکەوتنێکی تازەی کە کۆماری ئیسلامی ئێران هەیەوێ و دەستیشی لێ هەڵناگرێ پێم وایە دەستیشی لێ هەڵناگرێ بۆیە وا هەستەکەم یەکێک لە کەیسەکانی کە کۆماری ئیسلامی ئێران بە ئامانجەکەیەگە ئەمەیە و نازانم دواتر مەسەر هەرێمی کوردستان چۆن مامەڵە لەگەڵم هێزانەکە خاڵی دووهەم کە هەمیشە کۆماری ئیسلامی ئێران نەیشادۆتەوە لە ئەو بەردومانانەی کە کردوێتی بە تایبەتی بۆ سەرماڵی سەرمایەدارەکان پێی وا بۆ کە جم و جۆڵی یاگومانی هەبوو لەوەی کە جم و جۆڵی موسادی ئیسرائیلی لە هەرێمی کوردستان هەیە و خۆشیان زۆر جارەڵێن میدیاکانی ئێران زۆر جار فاکتیش مەخسۆتە بە دەستی حکوومەتی عێراقی و هەرێمی کوردستان ئەمە پەیوەندی هەیە بەوەی کابێ ئەم پەیوەندیانە کۆتایی پێبێ بۆ کۆماری ئیسلامی ئێران وجودی ئیسرائیل لە منتقەکەیە خەتی سوورە تەنانە دەیگەێنێتە ئەو شەڕێکی ئێستا لە نێوان حەماس و ئیسرائیل هەیە و کۆماری ئیسلامی ئێران بە هەموو دامێکی و بە هەموو دامێکیەکە وەکو تیشم لە ماوەی ڕابردوودا پێشوازی گەورەی لە ئیسماعیل هەنیە کردووە بۆیە ئەمە پێی وایە بۆ هەرێمی کوردستان کە خۆمان ینی هەرێمی کوردستان خۆی بە دۆستی کۆماری ئیسلامی ئێران نەزانێ ئەو هەڕەشەیە هیچی لەو هەڕەشەیەکەمتر نییە کە هێزە ئۆپۆزیۆنەکانی ڕۆژهەڵاتی کوردستان هەیەە بۆیە بێ ئەم فائیلەدا بخرێ کۆتایی پێبێ ئەبێ نێچیروان بارزانی مەسەلەن ئەمە یەکلا کاتەوە ئەمەش بە نەزەری من خاڵێکی زۆر گرنگە و ئەتوانێت دڵنیاییە بدا کە ئەم شتە وجودین و ئەرزی واقعداوی کە باز دەکرێت چەندها ڕەنگە کۆمەڵێک بابەتی میدیایی بێ یاخود کۆمەڵێک بابەتی دزە پێکراوی ناڕاست بێ کۆی کە چەند جارێک حکوومەت هێرمی کوردستان ئاماژەی پێدا کە ئەو بیانوانی ئێران هەیەی بۆ ێرشتنە سەر هەولێر بیانووی ناڕەوان چکە مەلموز نین دانی کاک بژار مەسەلەن ئەوە ڕاستە لە ڕووی میدیاییەوە ڕەنگە دروست و نادروست بن بەڵام قسەکەی کە کۆماری ئیسلامی ئێران و کوتم خۆیڵێ ئەڵێ ئێمە فاکتمان قسۆتە بەردەستیان ئەم بابەتانە لە هەرێمی کوردستان ڕووی داوە و سەبەبی ئەم پەلاماردانانەی ئێمە ئەوە بووە نەشی شاردۆتەوە بۆیە بە نەزەری من ئەمە ئەگەر هەیە ئەبێ کۆتایی پێبێنرێ ئەگەر نییە ئەبێ دڵنیایی تەواو بدرێ بە کۆماری ئیسلامیانە ئەرخایان بێکە ئەم مۆزوعە نییە خاڵێکی ترکە بۆ کۆماری ئیسلامی ئێران زۆر گرنگە و هەرێمی کوردستانی ڕوبەڕۆی و قەیرانانە کردەوە ئەو ڕێکەوتنەی کە لە نێوان سەدر و حەلبوسی و بارزانی ڕوویداوە لە هەڵبژاردنەکانی پێشووە ماڵیشی ئای کرد کردووە و هەژمونی مقتەدا سەدر وەکو ڕکابەری یا وەکو منافسی کۆماری ئیسلامی ئێران دەرکەوتووە بە تەییدی عەربستانی سعودی و تورکیا و ئەمریکا و سنیەکانی هەژمونی سنیەکانی زیاد کردەوە بە تایبەتی حیزبی تەقەدومی حەلبوسی
کۆماری ئیسلامی ئێران لەمە زۆر نیگەران بوو لە دوای پرۆسی ئازادیەوە یەکەم جار بوو کە ماڵی شیعی کرد بکرێ و پێشی وا بوو پارتی دیموکراتی کوردستانی دەور و نەخشی هەیە داوای لێ کردووە کە لەم جموجۆڵانەی ئێستا هەیە یا با بڵم داواکە ئەوەی کە حەلبوسی لابرا و کشاوەتەوە ئەڵێ لە پرۆسی سیاسی کشێمەوە مختەدا سەدر بە فۆرمێکی تر و دیزاینێکی تر خەریکە دێتەوە ناو پرۆسی سیاسی عێراق و ئەم فشارانش کە لەسەر حکوومەتی هەرێم و پارتی دیموکراتی کوردستان دروست بووە کۆماری ئیسلامی ئێران نیگەرانیەوە هەیە کە جارێک کرد ئەم دیزاینە ئاوا بەڕێوە بچێتەوە وڵاتانی منتقەکە دەخالەتی تیا بکەن پێی وایە ئەمەش خاڵێکە کە بەڕاستی خاڵێکی تریش گرنگیژەوەیە کە ئێران ناڵێ ئەوە پەیوەندیتان لەگەڵ ئەنقەرە نەبێ بە هەرێمی کوردستان من ویستم من via بەحسێ وێ چەندە بکەم کاکەنوەر بابەتە ڕێگای گەشەپێدانێ هەیە نابەرە عێراق و تورکیادا هەرێما کوردستانی دەبێ ڕۆڵی چاوبینێت ئیران لەگەل هەرێما کوردستانی دێ چاوە ڕاوێژێکیان دێ ڕاوێژی هەرێما کوردستانی بکەت یان نە لە ڕاستیا ئەم ڕێگای گەشەپێدانی کە جەناب باسیەکەی خەتێکی هێڵێکی شەمە نەفەر لە کەنداوی فارسەوە وڵاتانی کەندا و لە دەواازەی فاو تێپەڕێ بە مووسڵا بۆ تورکیا و ئەمە گوایە سەرمایە گوزارێکی 20 میلیارد دلاری هەیە دیزاینەکەشی لایەن کۆمپانیایەکی ئیتالیەوە کراوە و لە سەردانەکەی مانگی ڕابردووی بەڕێز ڕەجەب تەیب ئەردۆغان لەگەڵ خۆی و دە لە وەزیرەکانی و ڕایۆشکارە پلە باڵاکانی زیاتر لە 4 ڕێکەوتنی ئابووری لەگەڵ حکوومەتی عێراقی ئیمزاکراویشیان ئەوەیە و زۆر ڕێکەوتنی تر گرنگیژی بەسعەتکردنەوەی گرنگیەکی زۆری هەیە ڕاستە ڕێکەوتنەکە کراوە بەڵام من پێم وایە هێشتا کۆماری ئیسلامی ئێران یەکەم ئۆکەی تەواوی نەداوە دووهەم بەگومانەوە سەیری ئەم ڕێگای گەشەپێدان و ئەم ڕێکەوتناناکە یەکەم لەبەرەوەی پێی وایە تورکیا بە خاکی عێراق و بە منتقی سونە نشینەکانە کە مەسەلەن لە مووسڵ و ئەنبار و ئەوانەوە بگاتە سەرفاو دەوڵەمەندەکە و کاریگەری سلبیە بێ وەلانی کەم تورکیا وەکو هاوپەیمانی وڵاتانی کەندا و بەیەکەوە بەستێتەوە ئەمە مەترسی لەسەر مەسەلەن جیۆپۆلۆتیکی خۆی و ئەمنیەتی خۆی و ئابووری خۆی دروستەکە بۆیە بە نظری من ئەمە هێشتایی نەبوو کۆ ڕێکەوتنەی کە سین و عێراق پێشتر ئیمزایان کردبوو لە سەردەمی عادل عەبدولمەجید دوای بە ئاکام نەگەیشت چونکە ئەمریکا مەسەلەن مخالیفی بوو هەر قسەش لەسەرەوە بوو کە خودی عادل عەبدولمەجید یەکێک لەوە کارەکانی کۆتاییێنانی حکوومەتەکەی و ڕێکەوتنە بکە لەگەڵ چی ناکرد بۆیە ئێستا کۆماری ئیسلامی ئێران پێم وایە لەم بابەتەشەوە داوا لە هەرێمی کوردستانەکە یعنی خۆی ڕاستە مەسەلەن توێ ساگدی قەت بی پەیوەندی بازرگانیەکانی نێوان ئەنقەرە و عێراق نزیکەی 12 تا 13 میلیارد دلارە نیوەی ئەوەی بەشی هەرێمی کوردستانەکە بەڵام هیچ پەیوەندیەکی گەرم و گوڕ و دۆستانە لە بینی عێراق و تورکیا نابێنرێ ئەوەندەی کەەوە پەیوەندی دۆستانە لە نێوان هەرێم و تورکیا بۆیە ئێران لەم بارەیەوە نیگەرانە کە پێی وایە پەیوەندیەکان هەبن بەڵام ئەم پەیوەندیانە بێ هاوسەنگی تیابێ هاوسەنگی تیابێ چکە پێی وایە مادام کۆمەڵی بارەگای دەستگاکانی دەوڵەتی تورکیا لە منتقانی بادینان هەیە کەواتە بۆ ئەویش واردە لە هەر شوێنێکی عێراق بارەگادانێ جا بە ناوی سەرکوتی ئۆپۆزیسیۆنەکەیەوە بێ یا بە ناوی دەخالەت بێ بۆیە بە نەزەری من ئەم کەیسەش بۆ کۆماری ئیسلامی ئێران گرنگە بەڵام لە هەر حاڵدا پێم وایە لە قسەکانی بەڕێز نسیروان بارزانی ئەوە دەرکەوت کە هەرێمی کوردستان ئەبێ بە جۆرێک بڕێک بکەوێ سازش بکە لەسەر مەرجەکانی کۆماری ئیسلامی ئێران و دلێواژی ڕازیکەنش بووی کو پەیوەندیت وا هەفڕە باشتر بێت بێگومان ئەوە خۆشی باسی کرد ینی سنوورێکی 1300 کیلومتری 600 کیلومتری لەگەڵ هەرێمی کوردستانە کۆماری ئیسلامی ئێران توانێت گەشە و گرفتی ئەمانەی کە ئێستا ئەم قەیرانانی کە هەیە بە نەزەری من کارتی کۆماری ئیسلامی ئێران لەسەر هەرێمی کوردستان و تەنها کارتی ئابوورین یعنی هیچ کارتێکی ئەمنی هیچ کارتێکی سیاسی هیچ کارتێکی عسکەری بەکار نێناوە مەسەلەن بە بەراورد لەگەڵ تورکیا سەتادەی بەردۆمانەکانی کۆماری ئیسلامی ئێرانی بەدرۆن و بۆ موشک بەسەر ئۆپۆزیسیۆنەکە کە ئێمە ڕۆژانە مەسەلەن ئەوە بینین تورکیا ئەو کارەکە تا دێ پێنجوێن و شار باشە بەردۆمانەکە بە نەزەری من ئێران ئەمانەی کە وتوێتی ئەم کارتانی بەکاری هێناوە بە تایبەتی بوو چۆ موجە و دادگای فیدراڵی و ئەمانە بە نەزەری من مەسجێک بوون کارتی زۆر قورس نەبوون ینی پێی وایە هەرێمی کوردستان بۆ ئەو منتقەیەکی گرنگە و پاراستنی بەشێکە لە ئەمنیەتی سنوورەکانی بۆیە پێی وایە کابێ هەرێمی کوردستان لەم فشارانەی کە خراوەتە سەری تێبگا و ئەو کەیسانەی کەوتو ئەم نابێ مەسەلەن ئەوەی کە جەناب دێڵی ئەخر خۆ ئەمانە جێبەجێ کراوە بەڵام حکوومەتی عێراقی بەمە ڕازی نییە حکوومەتی عێراقی کەک بژار ئەوێ ئەوەی کە لە دوای 2023ەوە لەلایەن هێزە سیاسی شیعەکانی عێراقەوە بەرامبەر بە سازمانی مجاهیدینی خەڵک کراوە لە کەمپی ئەشرەف ئەبێ داوای ئەماکە
ئەڵێ ئەم سنوورانە نابێ هێزی ئۆپۆزیسیۆنی لێبێ نابێ مەترسی بن لەسەر من کاتە دڵنیایەکەی ئێران نەک 100% 200%ش ئێوێ بۆ بێگومان ئەمەیەوێ بەڵام ئەوە هەرێمی کوردستانەکە ئایا مەسەلەن چەنە ئەچێتە ژێرباری ئەم داوایانە و ئەمانەکە هێزی شۆڕژگەڕی ڕەسەنن و ئایا ئەمانە لەدەن بۆی کە چەکانیان دابنێن کە بە نظری منەوەش کارێکی قورسە کە ڕەنگە قەیرانێک لە هەرێمی کوردستان دروست بکات. زۆر سپاس بۆ بەڕێز ئەنوەر حسێن چاودێری سیاسی کە ئەم نیوەڕۆی لە ئەستۆدیۆی کەناڵ 8 میانمان بووی بۆ شۆڤەی سەردانی سەرۆکێرە. گەلێک سپاس دووبارە بەخێراتی.